بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوش وستانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان براستي زور پێم خۆشە کە چەند کەلیمە قسەیەک بکەم لەسەر بابەتی گرنگی کات کە ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە سوود لە کاتەکانی خۆمان وەربگرین، ئیستیفادا لەو ژیانەی کە خوای پەروەردگار پێمان دەدا. بەڕاستی ئەگەر تەماشا قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، زۆر گرنگی بە کات دراوە، حتا کاتەکان گەویشتیتە ئەو حەدەی کە خوای گەورە سوندی پێ بخوا، کە وەکو لە سوورەتێکی بچووکدا کە خوای گەورە دەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر. والعصر وتسوين بكاتي عصر كو كاتي مشغول بوني إنسان كان بكسابته يشكاروا دفرمي إنسان لخسارة منديدة بلام شي نبي إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إلا أمان نبي كإيمان دار وعملي صالح دكن وأمشجاري يكتر دكن لسر حق وأمشجاري يكتر دكن لسر صبر آرام قتن. بريزان لير إما أجر تماشى كين أو تارشت زور جرينجل إنسان. إنسان لخسارة مندي دابي بلا ما أجر إيماني هبيناه، أجر عملي صالح هبيناه، أجر صبري هبيناه، أجر حق رازقو بينخه. براستي أو تارسيفة زور جرينج لو صورة ذاك إما دبينين خواي پروردگار أماجي في ذاك زور براشك وأنا في مندل إنسان كان دي كزر المندل أو أنيك وآخري شكاري خراب نو وقت كان ينبا في روددن بيز قالوا وقت ينبا في روددن زور زاري واهي برزانم أو كاتزواننا لمعصيتي خوال لجناح لتاوان زاني لروج قيامة خوي تبارك وتعالى لعمري إنسان ده بيسيتو كأو عمري هموي إنسان لسه سرف كده جالوي براستي جرينجا إنسان أوش تجرينجي كخوا بيدايا كتمنى ككاتا أو كاتانة بفيرون ده بوي إسلام زور زاري واحد بعض لكن برزان تماشا كسي كده بيني لتشاخانيك لجازينو لكافتريا لو شويناني ترفيهات كده ده نشيد لك أقصد كده والله كاتي ده كجم زان أقصى غلطي كاتي ده كجم كات ده كجري يعني استفاده لێ دەکرێت نازانی ئەو ئینسانەوە هەست پێ ناکە کەوا خۆی دەکوژیتن لەچ خۆی دەکوژی کاتەکانی خۆی دەکوژی کاتی تەمەنی خۆتی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی دەیفەرموو واللهی لە ژیانمدا لە هیچ شتێک پەشیمان نیم لەوە پەشیمانم کە ڕۆژ هەراتیە ڕۆژێک لە تەمەنمدا کەم بوویتەوە بەڵام عەمەل تێدا زیادی نەکردی کردەوەیەکی زیادم تێدا ئەنجام نەدایە شتێکم تێدا نەکردیە ئەو کاتانە بەڕێزانم کاتی قورئان خوێندنن کاتی دیندارین کاتی عیبادەتن كاتي خواپەرستین كاتي حتى كسابة حتى كاتي ئیش و کارن بەڵام ئەوەندەیە ئینسان قیامەت لەبیر نەکا دوا ڕۆژی لەبیر نەکا ئەو کاتانەی هەموو بە فیڕۆ بڕوە هەمووی بە زایع بڕوە هەمووی بەشتی مالا یعنی بڕوە بەشتی زۆر ناڕێک و ناڕەوا بڕوە عەبدوڵای کوڕی قەیس بوو پێیان دەگۆ ڕاهیبی ئەو ئومەتە لەبەر چ بوو بەڕێزانم لە سەرەمەرگدا دەستی بە گریانی کرد لێیان پرسی لەبەر چ دەگریێ فەرمی وەڵڵاهی وەکو خەڵک لەسەر پاڵە و ماری دنیا و منداڵ و لەسەر ئەو شتانە ناگریم لەسەرەوە دەگریم ئەو ڕۆژانم لە قیست و کە زۆر گەرم بوون تێیدا بە ڕۆژی نەبووم ئەو ڕۆژانم لە قیست و کەوا زۆر تێیدا بە ڕۆژی نەبووم ئەو شەوانم لە دەست و کەوا زۆر سارد بوو زۆر تاریک بوو شەو نوێژم تێدا ئەنجام نەدایە یان زیاتر بە ئەوەندەی کە کردیمە زۆر زیاتر بە کەوە ڕاهیبی ئومەتیان پێدەگۆ بەڕێزانم جاوەرە ئینسان ڕۆژی قیامەت بستەوە بەردەستی خوای گەورە نە بە شەو نوێژ و نە بە ڕۆژی بوونی سونەت و نەوانە بە مفلیس دێتە بەرچاو لەبەر چ بووە بەس لەبەر ئەوەی وە کاتی بەفیڕۆدایە هەر وڵاتێک بەڕێزانم بڕۆ تەماشاکە پێشکەوتنی ئەو وڵاتە بە بەرچاوی خۆتدا ببینە لەبەر چ ئەو وڵاتە پێشکەوتیە گرنگی بە کاتەدا کاتیان لەکن بەڕێزە گەورەیە مهمە نایڵین کاتەکانیان بەزایع بڕوە بە بەلاش بڕە ئەو کەسەی کە شەهادەیەکی بەرزی بەدەستینا بڕۆ لێی بپرسە بزانێت چۆن ئەو شادەی بەدەستینا بەنووستن بەگازین و بەدانیشتن لە ناو جێگایاندا و بەکەونکان و بە شتی مالایعنی و بە تەرفیهیات نەخێر ئەوە کاتەکانی خۆی ئیستیغلال کردیە سوودی لێ وەرگرتیە ئیستیفادەی لێ کردیە گەیاندیی ئەو مەرتەبە بەرزە ئەو شوێنە و جێگایە ئەو کەسانەی کەوا بوونێتە کەسێکی حتا صاحب ماڵ بڕۆ بزانە کەس لە ماڵی دانیشتێ بوو بیتە صاحب ماڵ هەمووی کاتەکانی خۆی ئیستیفادە لێ کردیە سوودی لێ وەرگرتیە یعنی لە شتێکی وا بەکاری هینایە کە فائیدەی هەیە ئەو خەڵک کە داهێنیشی لە دیار فەیسبوک لە دیار تەلەڤیزیۆن لە دیار شتەکاندا زۆری هەیە تا ڕادەیەکی زۆر بێفائیدەیە کاتەکانی بە شتێک ناباتە سەر کە کتابێک بخینتەوە کە سوودێک وەربگری کە ئیستیفادەیەک بکە لە دیار محازەڕەیەک دابنیشی لە دیار شتێکی دابنیشی کە سوودی هەبی هەم لە بۆ دنیای هەم لە بۆ قیامەتیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو حديث صحيح بخاري زور جواب فرموویتی نعمتان يعوات نعمة أوانا نعمة كل عاقات ليبيا ونعمة نعمتان مغبون فيهما كثير من الناس لفظي كثير تماشاكا دو نعمتي زور كسبيان ومغرورة يعني بدستي ناهيني الصحة والفراغ قلب صاغي وكاتك فراغت هيا ليرة ابن الجوزي قسيجي جوان لسو حديث سيدك بريسان بس جيب دني تك كلمة كدوشتي تداهاتيا مغبون
وە شتێکیشەیە پێی دەنێن مەغبوط. هەر کەسێک خوا سەحەتی پێبەخشیە جاری وا هەیە بەڵام زۆر مەشغولە بە دنیاە، ئیوا هەیە زۆر دەوڵەمەندی پێبەخشیە بەڵام فەقیرەی نەخۆشە. دەفەرمێ ئەگەر کەسێک ئەوە ئیبن جەوزی دەفەرمێ ئەگەر کەسێک خوا قەلبی ساغی پێبەخشی و لەگە ماڵی دنیا ئەوزە تەمبەڵ بوو لە تاعەتی خوا ئەوە پێی دەڵێن مەغبون. واتە وەکو ڕێفێری لێکراوە تو قەلبە ساغە پارەشت هەیە هیچ احتیاجی ئیش نی کەچی تەمبەریشی لە تاعەتی خوا ئەوە مەغبونە، ئەوە هەر خەڵەتاوە و فێری لێکراوە، ئەوە عمری وا بەزایع دەڕوا لە شتی مالایعنی دەڕوا. بەڵام ئەگەر کەسێک خوا سەحەتی پێبەخشی و فەراغیشی پێدا پارەشی هەبوو ماڵی هەبوو لە تاعەتی خوای سەرف کرد ئەوە مەغبوطە. مەغبوط یعنی چی؟ واتە غیبتەی پێدەبردرێ. ئەو ئینسانە ئینسانێکە بەڕاستی جێی ئەوەیە ئەو حەسوودەیە کە جائیزە ئینسان بەو نەوع ئینسانە دەبا. خوای گەورە فەراغ و مەجالی داتی ئەوش لە تاعەتی خوا سەرپیفی دەکات، لە عیبادەتی خوا ماڵی دایتێ سەدەقەی پێ دەکات، زەکاتی دەدا، حەجی پێ دەکات، دەستی یارمەتی فەقیران لەگەر دەگریتن. هەموو کردەوەیەکی خێر و چاکە ئەو ئینسانە ئەنجامی دەدا. جالۆی بەڕێزانم بەڕاستی پێویستە ئێمە کە فەراغ نیعمەتێکە بیقۆزینەوە، ئاگامان لێبی، زایعی نەکەین، لە دەستی نەدەین، دائیمەن کاتەکانمان هەر هەمووی پڕبی لە شتی زێڕین و لە شتی جوان و ڕێک و پێک شوشتی بە فائیدە لە بۆ خۆمان لە بۆ ژیانی خۆماندا بە بەلاشی نەدەین و زایعی نەکەین. تۆ بینە بەرچاو کەسێک ئێستا جامیعە کەسێک ناچێتە جامیعە پاشی 4 ساڵ یەک ساحیبی شهادەیەک بێ شهادەیە هۆکارەکە چێ بەڕێزان ئەو ئیستیفادەی لە کات کرد. بەڵام ئەوی دیکەیان ئیستیفادەی لە کات وەرنەگرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەو حەدیثە لە مسندی ئەبو یعلا و مستدرکی حاکم و لە سنەنی نەسائی لە کوبراشدا هاتووە والبانیش بە صحیحی داناوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری یەکێک لە ئەسحابەکان دەکات. ڕاوەستا و لە دیواری قسەی پێ دەڵێ سەحابەش گوێیان دایتە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بەو ئەسحابەیە دەفەرمێ ئیغتەنم خەمسەن قبل خەمس. دەفەرمێ 5 شت پێشی 5 شت وەرگرە، یعنی وەکو غەنیمەت شەبابیکە قبل حەڕەمیکە، تۆ کە گەنجی پێش ئەوەی کەوا پیر بی، صحەتیکە قبل سەقەمیکە، قەلبت کە ساغە پێش ئەوەی کەوا نەخۆش بی، وەغیناکە قبل فەقریکە، دەوڵەمەندیت پێش ئەوەی کەوا فەقیر بی، وفراغك قبل شغلك كاتي فراغت بيش أوي كوا مشغول بي، وحياتك قبل موتك، وجيانشت كالدس دايا بيش أوي بمري. تماشا تشنجوان أموشقاري دكا بيغمبر صلى الله عليه وسلم يقلوش تاني كتأكيدي لي دكاته بيغمبري خوا صلى الله عليه وسلم بريتيا لكات، يعني واتا تيا فراغك قبل شغلك، تو فراغت مجالتي كاتت هيا بيش أوي كوا مشغول بي وهيج شتيكت بينك لو نتواني هيج شتيك بكي ئەو فەراغە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو غەنیمەت لە بۆ خۆت وەگرە، وەکو شتێکی زۆر گەورە، وەکو شتێکی زۆر مهمت وەرگرت بێ بەڕاستی ئەوە بەو شێوازەدا وەربگرە و ئەنجامی بدا، ئەوە گرینجە لە بۆ ئینسان. ئەزانی لەوای پێ فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆ بە غەنیمەت وەربگرە کات بەڕێزانم. خوا لە قورئانی وەسفی هەندێک ئینسانمان لۆ دەکات لە کاتی مردندا کەو ئینسانە بزانە داوای چ دەکات. خوای گەورە ئەفەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت. مال ببخشن پێشەوەی یەکێک لە ئێوە مردنی بەسەردا بێ فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب. دەڵێ ئەو کاتە کە دەزانی و یەقینی هەیە و مەلایکە دەبین و مەلەک المەوت دەبین و مردن دێتەکنی، ئەو ئینسانە خوای گەورە فەرمێ داوا دەکا خوای یەکەم قەریب یعنی کەمێک تەخیرم کە زان چەند ئیشت بکاتە خوایە کەمێک تەخیرم کە. باشە خوای گەورە چ جوابی داتەوە؟ ئەوە چ دەڵێ و ئینسانە ئەگەر خوای گەورە تاخیری بکە فەئەصەدەق هەرستم پارە دەستە دەبێت چەمەی کەمە خێر دەدەمە خەڵک دە یارمەتی هەژارانی پێدەم یارمەتی فەقیرانی پێدەم، یعنی کاری خێری زۆر ئەنجام مەدەم. وەئەکون من الصالحین دەمە یەکێک لە بەندە ساڵحەکانی تو یا رب العالمین، دەسم خێری یەکەم دەمە پیاوی چاک دەمە پیاوێکی ساڵح نەمزانی پێش ئێستا ڕەزیل و پیسکە بووم خێرم نەئەکرد پیاوێکی خراپ بووم و باش نەبووم ئێستا چمە بمە پیاوێکی چاک یا ربی خوایە مەجالم بدا فأصدق وأكن من الصالحين. خوای گەورە فەرمی ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها. خوای هیچ نفسێک تاخیر ناکە ئەگەر ئەجل هات لۆ لەبەرەوەی پێش ئێستا مەجالی پێدرا، لەبەرەوەی پێش ئێستا کاتێ هەبوو، لەبەرەوەی پێش ئێستا خوای گەورە عمری پێدای، لەبەرەوەی تەمەنێکی زۆر بەسەر برد، بەڵام هەمووی لە شتی باتیل و لە شتی بەلاش سەرفت کرد. ئێستا ئیشی بە کاتێکی کەمە بەڵام کاتەکە تەواو بووە. کاتێک کاتی داوای کات دەکەی کە ئەو کاتە تێپەڕیە و تازە ڕۆیە و زایع بووە لە دەستت چووە. لۆی بەڕێزانم زۆر گرینگە ئینسان لە هەموو ژیانی ڕۆژانی خۆیدا زۆر ئیستیفادە لە کات بکە، زۆر ئیستیفادە لە کاتەکان بکە. ئیمامی شافعی چی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبی؟ دەفەرمێ زۆرم برادەرایەتی سۆفیەکان کرد،
بەڵام تەنها دوو فائیدەم لێکردن، دوو حرف دوو قسەیان هەبوو زۆر جوان بوو. دەیان فەرموو الوەقت سەیفون، دەیانگۆ کات وەکو شیر وایە، فإن لم تقطعه وإلا قطعك، ئەگەر نەیبڕی ئەو دەتبڕی، یعنی کات وەکو شیر وایە، ئیستیفادە لە کات بکە. دەڵێ کەلیمەیەکی دووشیان دەیانگۆ نەفسوکە ئین لەم تەشغولها بالحق وإلا شەغەلەتکە بالباطل، نفسی خۆت ئەگەر مەشغولی نەکەی بە حەق بە ناحەق و بە باتل مەشغولت دەکات. کەواتە لێرە بەڕێزانم ئەگەر کات وەکو شیر وابی هیوەیە ئەتۆها بە بەلاشی بدەیت، هیوەیە ئەوها بە چەند ساڵ بەسەر ئینسانێکدا تێدەپەڕی، ختمێکی قورئانم نەکردیە، بە چەند ساڵ بەسەریدا تێدەپەڕی، سەرڕۆژێکی سونەتم نەگرتیە، بە چەند ساڵ بەسەریدا تێدەپەڕی، ذکر و ئەورادێکی زۆری نییە، هەموو جارێ شەو ڕۆژی جمعە بەسەریدا تێدەپەڕی، کا سەڵاواتت بەسەر پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، باشە ئەو دەفتەری ئەعمالی لە ڕۆژی قیامەت وەریەگریەوە ئەو هەموو کاتە تێدا چ نووسرایە، ئەو ئینسانە بە چ مەشغول بووە، ئایا لە مزگەوت بووە یان هەموو کاتەکانی لە گازینۆ و لە نادیەکان هەتا سبەینان بەسەر بردیا، یان ئەوە تێکاری خراپی ئەنجامدایە، یا سوبحان الله خوای گەورە بمان پارێزە لەو کاتە خراپانەی کە ئینسانە خراپەکان بەسەری دەبەن. بەڕێزانم بەڕاستی گرینگە. حەسەنی بەسری هەموو جارێ فەرموو ڕەحمەتی خوای لێوی دەیفەرموو وەڵڵاهی ئەمن قەومێکم دیتێ لە پیاوە ساڵحەکان ئێوە چەند حەریسن لەسەر دینار و لەسەر درهەم و لەسەر دنیا، ئەوان ئەوەندە حەریص بوون لەسەر کاتەکانی خۆیان کە بە فیڕۆی نەدەن، وەختەکانی خۆیان بە فیڕۆ نەدەن، کاکە وەختە ڕۆی زایع بوو، ئەو وەختە ڕۆی ناگەڕێتەوە، ئەو وەختە ڕۆی جارێککە دووبارە نابتەوە. بۆیە بەڕێزانم خۆشەویستان بەڕاستی ئینسان ئەگەر تەماشا سەرمایە ژیانی خۆی بکە دەبینی زۆر جاری وای سەرمایەکی زۆر گرنگی لەدەستدایە کەش بریتێ لە کاتەکانی هەر هەمووی بە بەلاش زایعەکە، هەر هەمووی بە بەلاش دەڕوێنی. دەبینی کاتێک عمری بوو تا 70 ساڵ دەڵێن دەخیندەوارە، دەبین تا عمرێکی زۆری بەسەر بردیا و ئینسانە هیچ شارەزا هیچ شتێک نەبوو، لەو دنیا هیچ شتێک نازانی، پیاوێکی غەریبە، نازانی تربیەتی ماڵ و منداڵی بدە، نازانی شتێک ئامۆژگاریان بکە، نازانی شتێکیان پێ بڵێ، خەریکی جغارە خواردن، نێرگە لە خواردن، کۆنکان، کۆمەڵێ شتی دیکەی ناڕێک کە برێن شەو تا بەیانی ئەوە پێیانەوە مەشغولە، ئەو ئینسانە ئەنجامیانەدا، ئەو شتانە ئینسان بە دوور دێختەوە لە خوای گەورە. یعنی خوای گەورە پەناماندا بەڕاستی ئەو کاتێک کە خوا بە بەندەکانی بەخشیە کاتێکی زۆر گرینگە بەڕێزانم. بۆیە دڵنیابە ئەوەندەی لە دیار ئەو مەحازەڕەیەشدا دەنیشی لە ڕۆژی قیامەت ئەو کاتە لۆ دەیخترێتە ناو تەرازوی خێر و چاکە. ئەوەندەی خەڵکێکی دیکە هەیە ئێستا لەو کاتەدا لە دیار لە هولەعب دانیشتێ، لە دیار شتی خراپ دانیشتە، لە جێگایەک دانیشتە کە هیچ تاعاتی خوای گەورەی تێدا نیە، هی من و تۆ زۆر فەرقی هەیە لەگەر ئەودا. وەکەذالیکە هی ئێمەش لەوانەیە کاتێک هەبی کە بە باتل بەسەری بین، بەڵام خەڵکێکە بی لە بن دیواری کەعبە عیبادەت بکە، خەڵکێکە بی لە سەجدەدا بی لە کاتی ئەو کاتێ ئێمە خەریکی لە هولەعبین لە گریاندا بی لە سەجدەدا، ئەو کاتە کەسێکە بی قورئانە خوێنێ، کەسێکە بی لە خوا نزیکە و دوعاکەوە پارێتەوە لە خوای پەروەردگار و ڕەب العالەمین. بۆیە ئومێد دەکەم ئینشاء الله ئێمەش بتوانین کاتی خۆمان بەڕێزان تەنزیم بکەین، ڕێک بێخینەوە، سوود لە کاتەکان وەربگرین، بیان کەینە شتێک پێشەنجێک لە بۆ خۆمان ئەو کاتانە دائیمەن ئاوا تەماشایان بکەین، ئیستیفادەیان لێ بکەین و سوودیان لێ وەربگرین. لە کۆتاییدا پاڕێمەوە لە خوای پەروەردگار ڕەب العالەمین. یا ڕەبی خوایەوەمان لێ بکەین چێک بینە و کەسانە کە سوود لە کاتەکانمان وەردەگرین. یا ڕەبی خوای ئەو کاتانەی عیبادەتی تێدا دەکەین بە هەزار قات لە بۆمان بنووسی یا ڕەب العالەمین. خوای ئەو کاتانەی کە گوناح و تاوانیشمان تێدا کردویان کەم تەرخەیمیمان تێدا هەبوو، خوای لێمان خۆش بی، خوای عەفومان بکەی، خوای لە داک و بابمان خۆش بی، خوای شیفان و نەخۆشەکانمان بنێری، لە دینی خۆ زیاتر شارەزامان بکەی، لە مردووەکانمان خۆش بی، دیل و جیراوەکانمان ئازاد بکەی، سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، گەنجەکانمان هیدایەت بدەی، پیرەکانمان آخر خێر بکەی. یا ربی خدا آخر کەلیمەمان لە دنیا کە دەردەچین لا ئیلاها ئیلا الله بێ، ئەلەو کاتەش خوایە لەو ڕۆژەشدا خوایە بە گەورەی خۆت لێمان ڕازی بی یا رب العالمین. آمین آمین. الحمد لله رب العالمین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.